لە دنیادا کێبڕکێکی گەورە هەیە لە نێوان مەتیریاڵەکانە، لە نێوان مادەکاندا، لە نێوان توخمەکاندا، بەڵام تاکە سەرچاوەیەک لە دنیادا کە کێبڕکەی نییە کاغەزە، تاکە سەرچاوەیەک لە دنیادا کە بەهای زانستی و مێژووی خۆی لەدەست نەیاوە بریتیە لە نووسراوەکان، بریتیە لە قەواڵەکان، بریتیە لە بەڵگەنامەکان، بریتیە لە کتێبەکان. ڕاستە ئەوانەی کە ئێستا ئێمان بینین نانوتوە ئەلکترۆنی کتێب، نووسوتیانە کتێبی ئەلکترۆنی. بۆچی؟ چکە ئەساسەکە خۆی هەر کتێبە، بەڵام تەحویل کراوە، گۆڕاوە لە دۆخێکەوە بۆ دۆخێکی تر. پێشتر دۆخەکان دۆخی نووسرا و چاپکراون وەک ئەو کتێبانێکی ئێستا لە پشتوانەوە بەدیەکرێ، بەڵام ئەمانەی کە ئێستاکە هاتوون کتێبێکی ئەلکترۆنیە. خوێندنەوەی ئەلکترۆنی وە لەسەر کەندڵ یاخود پات بیهێنین، یاخود بۆ کەسانی کە مەسەڵەن نابینان خۆی ئۆدیۆ بێبی خوێنێتەوە. بەڵام لە ئێستا ئاستەکە هەیە، ناڵێم خەڵکیێکی زۆر تەڵەبێکە، بەڵام لەو ئاستانیە تۆ ئەبێ ئەمە بڕێک پارەی زۆر بخەیتە میشەوە، ئەو کەسەش مەسەڵەن نەبێ پادێکی هەبێ ئەوەی کە وەکو ئایپادێک وایە بە کەندڵ ئەی خوێنێتەوە. بەڵام لە ئایندەیە هەر لە بەرنامانە ئەگەر بزانین هەر وەزعی تۆزە ئەم وەزعانە بەرە باشترەوە ئیشی لەسەرەکەین. چەندین نووسەر و ناتوانێت کتێبەکانیان چاپ کرد، ئەمە خەمە خاڵێکی زۆر خراپە لە بەرەوەی تەژیە ناکرێت، چونکە هەر نووسەرێک کە کتێبێکی نووسی بۆی چاپ بکرێت بەرهەمەکەی خۆی ببینێ تا زیاتر تەشجیع بێ، زیاتر هەوڵەدا کە کتێبی تر چاپ بکات، خوێندنەوە بکات. بەڵام بەداخەوەکو پێم وتی بەو شێوەیە کە ئەیبیرین ئەو هەندان و ئەوە نییە بەڕاستی. تەنانەت لە هەندێک لە دەستگاکانی ڕاگەاندنیش بەرنامەی تایبک پێشتر هەبوو بە خوێندنەوەی کتێب، بەڵام ئێستا نە لە رادیۆکان لە تەلەڤیزیۆن گرنگی توێ پێ نادرێت. مەسەلەی ئاشتکردنەوەی نووسەر بە خوێنەر دەگەڕێتەوە سەر نووسەرە باشەکان تا چەند دەتوانێت مەسەڵەن کتێبی باش وەرجێڕن بۆ سەر زمانی کوردی، هەر ئەوە نەبێ هەر کەس بە ئەوە بزانی نووسەری کورد یاخود بڵێن خوێنەری کورچی دەوێت لە ڕۆژگاری ئەمڕۆیە خوێنەری کورچی پێویستە تاوەکو بتوانێت تۆ بە هەماشەوە سێرەکەرێک لە بوارێکە نووسێ هەیە، لە بواری سایکۆلۆجیا هەیە، لە بواری بڵێن کشت و کاڵە، هەرێک لە بوارێکە کە ئەنووسێ پێویستە دراسی ئەوە بکەن تاچی کورد چی پێویستە ئەمڕۆکە بۆ ئەوی بۆی بنووسێ. زۆربەی کورد هەستەکەین مەسەلەن زیاتر بە دوای ڕۆمان و بە دوای شعر و بە دوای ئەوەیە کەمەش شتێکی خراپ نییە، بەڵام بە دوای لایەنە سۆسیۆلۆژیەکان شاب هەمانە، ینی جۆرا و جۆرە توانین بڵێن خوێنەری تازەەوەی تایە، خوێنەری کۆنی تایە، خۆشبەختانە ئافرەت کچ پێشوازی لە خوێندنەوە ئەکەن بە ڕادەیەک، بەڵام هۆکارەکانی زیاتر سۆشیال میدیایە و قەیرانی دارایی ئەوانە کاریگەری هەیە و ڕێژێکی زۆریش کتێب چاپە پێ، ینی بڵێن خوێنەری کتێب نییە، ڕاست نییە، خوێنەری هەیە بەڵام بە ڕێژێکی کەم. هێشتا کتێبەکە نەبواتە کولتورێک لە ناو میلەتەکەمانە. زۆر فراغێکی زۆر ئەبینم لە بینی گەنجەکانی خۆمان و کتێب خوێنەوەیە. هیوادارم ئەو فراغە نەمێنێ، گرنگێکی باش بە خوێندنەوە بدەن. بەڕاستی چێژی تایبەتی هەیە، هەروەها کتێبیش وەک قسێکی باوی خۆمان ئەزانین وەکو هاوڕێک وایە لەگەڵتا بەڕاستی ئیسفادەی لێ یەکەیت، هەم لە ڕووی دید و فکر و پلاندانان و یعنی لە بوارەکانی ژیانە زۆر ئیسفادەی لێ یەکەیت. پەروەردە گرنگێکی باشی بە خوێندن و خوێندنەوە نەیاوە، چکە ئێمە مناڵ ئەگەر بڵین لە سەرەتاوە مناڵێک کە لە باخچێ ساوایانە یان لە ڕەوزایە پێویستە هەر بە چیرۆک دەست پێ بکەین، لەگەڵ قۆناغەکانی تەمەنیان خوێنەوەی فێرکەین، بیکەین بە کولتورێکتیا، بەڵام ئێمە بەداخەوە ئەومان نەکردووە. ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی ئەوە بکەین لە ئێستاە خوێندنەوەی کتێب لە لای گەنج زۆر ڕوولەکەم بوونە، لەبەر بۆ بۆنێەوەی کە پێشکەوتین تەکنەلۆژیا هەرێکێکمان کتێبێکمان بێ لە ڕێگەی PDF و لە ڕێگەی سوۆسیال میدیا و ئەتوانین بیهێنین و داونلۆدیکەین بیخوێنینەوە. لە ئێستا خوێنەر زۆر کەم بۆتەوە لە ڕێگەی کتێبەوە، مەبەستم کتێبەوە نەک ئەوەی کە تۆ بڵێ لە سوۆسیال میدیاوە یا لە شوێنێکی ترۆ داونلۆدێکی بیخوێنیتەوە. خۆی چێژی کتێب خۆشی کتێب لەوەیە کە ئەو کتێب بەدەستەوە بێت و بیخوێنیتەوە زیاتر چێژی لێ ئەبینی، وەک لەوەی کە ئێمە دابنیشین بە دیار مۆبایلەکانمانەوە، هەم لەوەی کە لە ڕووی تەندروستیەوە چۆن بڵێ کاتمان بە فیرۆ ئەچێلەوە، هەم لە ڕووی ئەوەشەوە کە
چۆن بڵێ ئەو دیقەتین بە مۆبایلەکە بەردام بەدەستمانە لە هەر شوێنەکە بی سێرەکی مۆبایلەکە لەگەڵمانە وەکو هاوڕەیەکی لێ هاتووە جاران ئەوترا هاوڕێ واتە کتێب بەڵام ئێستا وتر هاوڕێ واتە مۆبایل.